چیتر غەدر لە خەڵکی کوردستان نەکەن بە تایبەتی کە بڕیارەکەیان لە ڕۆژانی جێژندا و بڕیارێکی زۆر جەرگبڕ بوو دیارە ئەوڕۆ لە ژێر دروشمی ئەو ئاەتەی مامۆستایانی ئاینی لە ئاکرێ بە شێوەیەکی گشتی زۆر بە توندی ئیدانەی نەناردنی موچەی هەرێمی کوردستان بە تایبەتیش فەرمانبەرانی هەرێمی کوردستانیان کرد لەلایەن حکوومەتی فیدراالیەوە لەگەڵ ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان هەموو ئیلتیزاماتی خۆی جێبەجێ کردووە ئێمە داوایان لێ دەکەین کە بە بڕیارەکانی خۆیان دابچنەوە ماف و موچەی هەرێمی کوردستان بنێرن چیتر غەدر لە خەڵکی کوردستان نەکەن بە تایبەتی کە بڕیارەکەیان لە ڕۆژانی جێژندا و بڕیارێکی زۆر جەرگبڕ بوو زۆر بەداخەوە و ئێمە پاڵپشتیش لە حکوومەت هەرێمی کوردستان دەکەین دەستخۆشیان لێ دەکەین کە ئیلتیزاماتی خۆیان هەر هەمویان جێبەجێ کردووە بەرامبەر بە حکوومەتی فیدراالی داوا لە حکوومەتی فیدراالیش دەکەین مادام حکوومەتی فیدراالیە و هێشتا هەرێمی کوردستان هەرێمێکە لە عێراق ماف و شایستەکانی هەرێمی کوردستان بنێرن